بەسەر و ماڵ و ژیانم ئەی پەرێزم نیشتیمانم. هێزی پێشمەرگەی ژنان لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەرکە سەربازیەکانیان لە ڕۆژدا چەندین ئەرکی تر لە شەواندا جێبەجێ دەکەن. شەوێکی زۆر ساردا، بەڵام ئێمە بەو شەوە ساردەی لە ئەرک و واجیباتی خۆمانداین، ئەرک و واجیباتی خۆمان جێبەجێ دەکەین. دیارترین ئەرکەکانی ئەم هێزە لە شەواندا پاسەوانی خاڵەکانی پشکنین و بارەگا سەرەکیەکەی فەرماندەیی هێزەکانی هەفتا لە سنووری پارێزگای سلێمانی و کەرکووکە. ئەم خانمە پێشمەرگانە لە ئەرکدان پاسەوانی بارگای فەرماندەیی هێزەکانی هەفتا دەکەن کە زۆرینەی ئەم فەرماندەیە پێشمەرگەی پیاون. هەست کەسوی عنی کۆتۆ سەر خۆی غیرەتی خۆی. ئێمە شەرمەشانی برا پێشمەرگەکانمان، ئێمەش ئەرک و واجبمان لەسەر وەکو ئەوان. دوای جێبەجێکردنی ئەرکەکانیان بەشێک لەو ژنانە لەگەڵ هاوڕێکانیاندا کاتێکی خۆش بەسەر دەبەن تا وادەی ئەرکەکانیان دێتەوە. لە دوای واجبەت ئیسراحەتی خۆمان هەیە، کاتێکی خۆش بەسەر بین لەگەڵ برادەرەکانە. نەبێت تااقەتی بینونە هیچ زۆرشان نازیەکەین و پێشمەرگایەتیشیمان و لە شەڕی دژمن بێباکەم ئەو پێشمەرگەی کوردستانە لەسەر کەوتنێ بێگومانە. فەوجی ژنانی هەرێمی کوردستان لە 11 ساڵی 1996 پێکێنرا و بەردەوام ئەم هێزە فراوان کراوە و فراوان دەکرێت. لە ئێستاشدا ژمارەی ئەو هێزە نزیکە لە 500 کەسەوە. ئێستا کاتژمێر 6:25 خولێکی بەرەبەیانە بە کاتی هەرێمی کوردستان. ئەمە نمونەی شەوێک بوو لەو شەوانەی کە ژنە پێشمەرگەکان ئەرکەکانی خۆیان تێدا جێبەجێ دەکەن. بەشێکیش لەوانەی کە کاتێکی کەمیان هەیە بۆ پشودان بە نۆرە ئەرکەکانیان جێبەجێ دەکەن، بەم شێوەکان بەڕێ کرد. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا.